ڕۆژی ئاڵا و خەمی خەڵک. سەردار قادر ڕای وایە کەس نییە ڕۆحی زیندوو نەبێتەوە کە باز لە ئاڵاکەی ئەکرێت. کەس نییە موچۆرکە بە گیانی دانێت کە ئاڵاکەی ئەبینێت. لە هەمان کادا لە ڕۆژی ئاڵادا کەس نییە ئازاری وڵات و خاک و خەڵکی بیر نەکەوێتەوە. ڕۆژی ئاڵایە، پەرلەمانی هەرێمی کوردستان داخراوە. ڕۆژی ئاڵایە و حکوومەتی هەرێمی کوردستان پێک نەهاتووە و ململانەی نێوان هێزە براوەکان بەردەوامە بە تایبەتی یەکێتی و پارتی. ڕۆژی ئاڵایە و موچە بۆتە خەون بۆ موچەخۆران و خانە نشینان و لیستی قەرزاریان زیاد دەکات. ڕۆژی ئاڵایە و بارانی چەند ڕۆژی پێشوو دیسان بووە ئازار بۆ پایتەختی ئەنفال. ڕۆژی ئاڵایە و کۆبوونەوەی هێزە سیاسیەکان جگە لە پێکەنینی بەردەم کامێراکان دەرەنجاموونە. ڕۆژی ئاڵایە و ئازادی بیر و ڕاقەتیستر ئەکرێتەوە. ڕۆژی ئاڵایە و خاکی کوردستان ڕێژێکی زۆری بەدەست کوردەوە نییە. ڕۆژی ئاڵایە و گەنجی وڵاتم بە گیرفانی بەتاڵەوە خەونی پەرتەقاڵی بەدزیەوە بینێت. ڕۆژی ئاڵایە و پێشمەرگەی وڵاتم قەرزاری دوکانی گەڕەکە و لە جادی ئەو دیوی ماڵەوە هاتوچۆ ئەکات پێشەرمە خاون دوکانی گەڕەک ببینێت. ڕۆژی ئاڵایە و سەری خانە نشین قەرەباڵەختر و درێژتر ئەبێت. ڕۆژی ئاڵایە و ڕۆحمان بێ ئومێدە. ڕۆژی ئاڵایە بە ترسەوە سەیری ڕووداوەکانەکەین.